بینەرانی عزیزیان ئارتی ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من ئامانجێ منم لە بەرنامەیەکی نوێی شەن هاتوومەتۆ دیدارتان بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە ئەنفالە. ڕۆژانە لە شاشەی تیڤیەکانەوە شاگەشکە دەبین بە جینۆساید ناساندنی کارەساتی ئەنفال لەلایەن پەرلەمانی ئەم وڵاتی ئەوروپی و ئەم ڕێکخراوەی جیهانی دیکە. ئایا توانیمانە پێناسەیەکی دروست و تەندروست بۆ ئەنفال لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بکەین؟ ئایا ئەنفال کارەساتێکی بەدناوە لە ڕابردووی نەتەوەییماندا ڕوویداوە یان ئەگەرێکە لە بەردەمماندا؟ ئایا ئەوانەی کە بە پرۆسەی بەدناوی ئەنفال تۆمەتبارن چەندیان دراوەتە دادگا؟ چی کراوە بۆ ئەنفال و کەسوکاری ئەنفال؟ دوم لەوێ مردوون. مامێکم بەم چەمەی لە ئاو بردی لەکن مەکتەبەکەی گرتمانەوە. گیژ لە پاڵ دیوارەکانە مرد لە سمود لە کەلار لەکوێ. 12مان سجد بین بەر بوون جیران لەو چیمانە 13مان کراوە ژێر خۆرەوە کەس برا خۆم ناوە ژێر قەبر. ئەنفال تاوانێکە لە زاکرەی نەتەوەیەکە کە بەداخەوە تاکو ئێستا قوارەیەکی سیاسی نییە نەتەوەی کورد. من قسەی ژنێکە کەمەوە لە دۆڵی جافایەتی کە ئەنفال کراون کاتێک کە پیان وتو ئێوە ئەنفالن ئەم بە زمانە سادەکەی خۆی وتبووی ئەیڕۆ پیاوەکە ئەنفال چییە؟ پیاوەکەشی پێی وتبوو ئەنفال یعنی دەفەوتین. بەڕاستیش ئەنفال ئەو هەوڵە بوو بۆ فەوتاندنی گوننشینەکانی کوردستان. ئەگەر لە ڕابردووە ئەنفال هەمووم پێناسانە هەڵبگرێ و باز لە داگیرکاری و باز لە مەزڵومێتی میلەتێ بکرێت لە دوای ئازادبوونی کوردستان و لە دوای ڕوخانی ڕژێمی بەعاس ئەنفال چیە؟ ئەنفال ئەشێ ئەو خەسڵەتە بێ کە نەتەوەیەکی جینۆساید کرایی لەسەر دروست دەکەیتەوە. ئەنفال ئەشێ ئەو برینە گەورەیە بێ نەک بە جەستەی کوردەوە بە جەستەی کۆی کۆمەلگای مرۆڤایەتیەوە. ئەنفال ئەشێ ئەو تاوانە ئابڕووبەرە بێ کە نەکرد ئابڕووی دەوڵەتی عراقی لەگەدار کرد بەڵکو ئابڕووی سەرجەم کۆمەلگای مرۆڤایەتی لەکەدار کردووەوە تاکو ئێستاش کاریگەریەکانی هەم بەسەر کۆمەلگای عراقی و بەسەر کۆمەلگای کوردی و بەسەر کۆمەلگای نێودەوڵەتیشەوە دیارە. هەموو ئەنجامدانی پرۆسەکانی ئەنفالیش پێشوەخت ئەو ناوچانە ڕوبەڕووی پرۆسی کیمیابارانکردن بوونەتەوە دواتریش پرۆسی ئەنفالیان بەسەردا جێبەجێ بووە. بۆ نمونە ئەگەر ئێمە هەڵەبجە وەربگرین ڕاستە لە هەڵەبجەدا کیمیاباران بووە کیمیاباران ڕوویداوە 5,000 کەس بوونەتە شەهید بەڵام لە هەمان کاتدا ژمارەیەکی زۆری تریش لە خەڵکان لە سنووری ناوچەی هەڵەبجە ڕوبەڕووی ئەنفال بوونەتەوە کەواتە هەردوو پرۆسەکە تەواوکەری یەکترین هەردوو پرۆسەکە لەو شوێنانەدا بە تەواوکەری یەکتری ڕوویانداوە کەواتە ئێمە نابێت تەنها تایبەتمەندی بدەین بە کۆمەڵێک شوێن چونکە لە هەر سێ پارێزگاکەدا ئێمە ڕوبەڕووی پرۆسەکانی لە ناوبردنی مرۆڤ بووینەتەوە یاخود ڕوبەڕووی کۆمەڵکوژی بووینەتەوە دواتریش کە ئێمە ئەمانەوە کاری لەسەر بکەین بە جینۆساید ناساندنی. پرۆسی ئەنفال هەرچەنە ئێمە لە بەکراوندی ئێمە مەغزای سیاسی و ئەسکەری هەیە بەڵام پرۆسی ئەنفالکردن نەک لە کوردستانی عراق لە زۆر وڵاتەکانە بە شێوازی جیاجێ هەر بەردەوامە. بەڵام گرنگترین شت لای ئێمە ئەوەیە هۆشیاریدان بەوەی کە یعنی یەکێ لە مافە سەرەکیەکانی ئێمە کە ئەرکە لەسەر دەسەڵاتی سیاسی و ئیداری ئەم هەرێمە ئەوەیە پاراستنی هەموو تاکەکان هەموو هاوڵاتیەکانی کوردستان لەوەی ڕوبەڕووی هەر جۆرەیان هەر شێوازێکی ئەنفال بن لە هەر بوارێکی ژیانیانە. ئێرە گوندی سێدەرە ئەو گوندەی کەوتۆتە دۆڵی جافایەتی و سەر بە ناحەی بنگرد و قەزای دووکانە. ئەم گوندە لە پرۆسەی بەدناوی ئەنفالدا 85 کەس لە خەڵکی دێکا بەر ئەو پرۆسە بەدناوە کەوتون و ئەوانەی ماون بەشێکیان ئێستا کەوتونەتە شار و شارۆچکەکانی دەوروبەری. ئەو چیرۆکەی ئێمە دەمانەوێت بیجێڕینەوە چیرۆکی خێزانێکە کە لەم دێدا لە پرۆسەی بەدناوی ئەنفال ڕزگاریان بۆ و پەرتەوازە بوون. گوندەکەی ئێمە ئەو کاتە زیاتر لە 40 ماڵ دەبوو نزیکەی 40 ماڵ دەبوو و ئێمە هیچ مەجال و ئەوەمان نەبوو نەبتوانین بەرەو سنووری ئێران ڕابکەین نەمانتوانی بەرەو ئێرەش یعنی گەمارۆ دراین بەڵام ئێوارەکەی بەری بەیانی خەڵکەکە پەردەوازە بوو. من خۆم بەو بەرەدا دەرچووم توانیم شەو دەرچم لەگەڵ 3 نەفەریکە
چوومە سەر پردەکە بە ناو کەمینی ئەسکەرێدا چوومە دەشتی مەرگەی ئەو دیانەی دەشتی مەرگەی و سێوەی خوشکم و تەیفور و عایشەش توانیان بچنە سەر جادە لەسەر جادە بچنە دوکان و من دواتر لە ئەو دیانە گەڕامەوە لە دوکان یەکترمان گرتەوانێ. ئێمە هەوڵمان داوە لە میانیان بەرنمەیەدا سەردانی ئەندامانی ئەو خێزانە بکەین لە هەردوو شارۆچکەی پیرەمەگرون و شارۆچکەی تەکیە. هیوادارین بتوانین لەم بەرنمەیەدا هەم چیرۆکەکەیان بگەینێنە ئێوەی عەزیز و هەم دەردەدڵ و هەم کێشەکانیان و هەم ئەو پێداویستیانەی کە پێویستە بکرێت. لە ساڵی 1970 لە مانجی دوو حکوومەتی عێراق جم و جۆڵی پێکەوت بۆ هجومی کرد بۆ منتیقەی دۆڵی جافایەتی ئەنفالیەک لە هەموو قۆڵەکانەوە هجوم هات. حکوومەتی عێراقی بە پاڵپشتی تۆپ و فڕۆکە لەگەڵ هێزی پێشمەرگە کەوتە شەڕ، بەڵام هێزی عێراق بە پاڵپشتی تۆپ و فڕۆکە توانی سەرکەوێ بەسەر هێزی پێشمەرگەدا و ناوچەکەی ئێمەش نزیکترین شوێن بوو لە ڕەبایی ئەسکەریەوە و دواتر لە 5/3/88 گوندەکەی ئێمە بەر شاڵاوی ئەنفال کەوت 85 کەسمان ئەنفال کرا و من خۆم لەگەڵ 3 نەفەریکە بە شەو دەرچووم هاتم بۆ دەشتی مەرگەی بۆ قەتەڵمەنداوان. دواتر ئەو دوو خوشکە و برایەکەشم دەرچوون هاتن بۆ دوکان. سەرەتا لە هەر چوار لاوە هجوم کرا، بڵێن حکوومەتی ڕژەیم بە حەز هجومی کرد بە تۆپ و دەوابە و ئەم شتانە ئەو بوو لێک دابڕین بەهۆیەوەیە چۆن ینی هجوم بکرێ کەس ئاگای لە کەس نەبوو. خوشکێکم و بڵێن براکەم و من دابڕین ینی بەرەو دوکان ڕۆشتین. دایکیشم و دوو خوشکم بڵێن بەر شاڵای ئەنفال کەوت، ئەوان دای چۆن دابڕین ئەوان جیران. ئەو کاتە تۆ تەمەنت چەند بوو؟ 6 ساڵ بووم تەمەنم. چۆن دابڕان؟ چۆن ینی تۆباران کەس ئاگای لە کەس نەبوو، ینی هەبوو ماڵی لە دووسێ شوێن بوو، ینی هەبوو لە ئەشکەوت بوو، هەبوو لە خانوودا بوو، ینی ئەو شتانە بۆی ئەوەیەوە ئێمە دابڕین، ینی لە یەکتر دابڕین. ئەوان لە گوند بوون کاتێک هجوم هات ئەوان ڕۆشتن بەر شاڵای ئەنفال کەوت. ئەو ساڵی 88 کە هات هجومەکە هات ینی لە ناو دیەکەماندا گشتی کەوتە تەقە کە کەوتە تەقە ئێمەش ئاگامان لە خۆمان نەوەی لەوەی بۆ خۆی هەڵێ ئێمەش ئەو سێمان هەڵاتین گەیشتینە سەر جادەی قیل لەوێ وەڵا خێرخوازە سواری ساری کردین ڕۆشتین بۆ دوکانێ. ئەیدی نەمانزانی داخۆ دایکمان گیراوە، خوشکمان گیراوە، برامان گیراوە، کەس ئاگامان لە کەس نەما. ئەیدی دوای هەفتێشی کوتیان وەڵا گشتی گیراوە نەمانزانی کەمەش دەرچووە. وەڵا ئەمە پاشی 3 ڕۆژ وەڵا شکر ئەمەش دەرچوو هاتەوە بۆ لای ئێمە یەکترمان گرتەوە لە دوکانێ کە یەکترمان گرتەوە پێکەوە دانیشت کەس نەبوو، نە سۆراخیان هەبوو نە هیچ، هەر دەگیریان شەو ڕۆژ هەر دەگیریان من چونکە من گەورەتر بووم لەوان من هەر دەگیریان ئیدی هیچ بێمەیل بووین. تۆ لە کێ بووی؟ ئەمن لە ئەسکەوتانی پێ دەڵێن ئاسکەوت ڕەزەنی پێ دەڵێن ماڵاتمان لەوێ بووە نەسەری دیار بۆ نەبن ئەم دێ هەمووی دەزانی ئەگەر کەمەوەگە زۆرە بەخواگە دەڕۆی پێسی لێ و پاسی ناو دەی بوو ئەوە هیچ ئەمن لە ئەو سەر ماڵاتی بوو مامێکمان ئاو هێنای بە ئەم خڕیدا کە هێنای کوتی کوتمام کاکە مەچوە بۆ وڵاغداکردنێ بە مامەکەی پیاوەکەم تیوەڵا دەڕۆم مەڵا خاندا دەکەم ئەو هێنای گوێ لێ کاکە ئەو جوانێکمانزان ئێمە لە ئەو ڕەزەنی بووین ئێمە لە چێ بوو نەتەسێت تۆ پتاری هەڵاتین وڵا کە هەڵاتین ئێمە ئەوە هەڵاتین مەڕووماڵمان بەجێ هێشت و هەڵاتین بەخوازی بەر خۆشمان بۆ دەرنەچوین بەرەو چۆ؟ بەرەو ئێرە چەند مناڵە هەبوو کاتە؟ وەڵا کاکە سێممان بوون وێکیشم عامیلە بوو ئاگەر هەڵاتین حامیلەش بووم بەڵا گوێ لێوەکانی کەم مردبوون ئێوە خۆش لە کوناوسکەوتاندا یعنی لە کاتی ڕاکردنەکە مناڵەکانە مرد؟ پێشوەی بوو پێزەوەی باز هەل لە کونەسا هەمووتیان پێزمەرگەن هەفتن بیان بەنە دوختەری دەتانگرن و دەتان کوژن گوێ لێ کاکە دوم لەوێ مردوون دوم لە دیەکیان نەم دێمرێکیان مرد بۆ بنگری ئەنجا ئەوەکانی هەرچی هەیێرە بوون ئەمامە هەڵات بەخوا لەسەر ئەو پردەی خوارێ گیرا پردەی چۆرەکانی پێ دەڵێن مامێکی پیاوەکەم ئەودا بەخوا ئەمە داک و باب و برا و خوشک و هەمووی گیرە کاکە ئەودا دیەکە ئەوی کەیدا بوو گیراوە
ئەوە گیرە ئەوی بەرەو ئێران ڕووی هەڵات ئەوە ماوی کاکە ئێوە چەند ساڵ لە ئێران بوون وەڵا کاکەن کە هەڵاتین جارە پێشەچی چوینە بانەی لە بانەی سێ شان لە مزگەوتەکەی دابووینەوە دەلەوێت ڕابردیان بۆ سەردەشتێ لە سەردەشتێ سێ شان تێدام لە مزگەوتەکان هەنانیان بۆ دێنای بانجیان بۆ ڕادێشتین دیوەر نانی نانمان بۆ هێناون بانجیان بۆ ڕێ ئەودا لەوێش وەڵا نازانم چەند ساڵانی لێم بخوای لێ دووم داشم بوون یەکیان کە ڕۆشتین هەڵاتین عامیلە بووە خوا داوێتی هێندەی پێنەچوو چوار مانگ دەبوو کە هەڵاتین زگم خوای داوێتی لێ ئێشکەشم لەوێ بووە ئەو مناڵانەی کە جەناب دەفەرمووی وەفاتیان کرد لە کاتی ئەنفالەکە وەفاتیان کریان بە ڕێگەوە یان لە خۆشاردنەوە وەڵاهی باکم لە خۆشاردنەوە درۆم پێ ناکرێ هەڵاتمی لە کنە شاخاندا بووی نەوەڵا باکم لە ئەنفالەکەی دانەبووە درۆم پێ ناکرێم لەم لە ئەنفالدا بخوا لە ئەنفالدانەوە بەس کە خواداونی ئێچانم لە ڕێگ ئێچانم چاو لە ڕێنەما بەڵام هەمان جەک دوماگ لەوێم خوا داوێتی یۆ لێ کاکە بەبێ کەس بەبێ دەر بەبێ جل بەبێ هێن خۆی گەورە ڕحمی پێ کردووی ئەودا کاکە نازانم چوار ساڵ 5 ساڵان هەر لە ئێرانێ بووین دیسان هاتینەوە خوارێ ئاوارە بووینەوە دیسانەوە پارتی ڕێماکەوت هەڵاتینەوە لێز ئەوەندەی دەزانم کاکە بخۆی دوو جاران هەڵاتین ئەو جارە چوینە ئاشکان جار گوێ لێ کاکە جارێکیان هەڵاتین بە بەفرەکەی کە بەفرمان بڕیوە هەڵاتین بۆ ئێرانی جارە دوانیش هاتینەوە هەڵاتین بۆ ئەشکە کاکە ئەنجا بەخۆ ئەنفال هەرەوەندەی دەزانم ئەنفال لەمێ لەکنمە لەبەر چاویمە ترازاون و ئێمە ئەوان ئەواوە یعنی جارێک ئەنفال ئێوەی ڕاوناوە جارێکی شەڕی ناوخۆ ئارێوەڵا باکومە دوو جار هەڵاتوین جارێکیان شەڕی ناوخۆ جارێکیشان ئەنفالەکان ڕۆژی ئەنفالەکە تۆ لە شو بووی ڕۆژی ئەنفالەکە ئەمن ئەلەو توکڵەی بووم ڕۆژی ئەنفالەکە من ئەو توکڵی مامێکم بەم چەمەیدا ئاو بردی لەکن مەکتەبەکەی گرتمانەوە ئەو مەکتەبەی کە ئێستا دیتان ئەو مەکتەبەی تۆ لە ئەنفالەکە ڕۆیشتی بۆ چوو بۆ ئێران چەندێک لێ مایتەوە 5 ساڵان لەوێ مامەوە یەکەم جار چوونە بانەی لە بانەیەوە هاتینەوە بۆ هۆردگای بێزینە ئەودا 5 ساڵان لەوێ نیشتەجێ بووین دواتر هاتین بۆ دوکان لە دوکتان تەمعان هاتین ماڵە خزمەکانمان هەتاوەکو ساڵی کۆتایی هەشت بۆ هەشتاونەوە هاتینە کۆمەڵگای پیرەمەگرون لە ماڵە خزمەکانمان هەتاوەکو 91 ئێمە لێرە خۆمان حەشاردا نەمانتوانی داوای هیچ شتێک بکەین چونکە ئێمە کە سوکاری ئەنفال بوومان کوتایە داوای شتێکمان کردایە تەمان ئەو کاتەی ئەرزە دەدرا داوای ئۆفاننامە و ئەو شتانیان دەکرد تەمان ئەرزە دەدێ بە سەرۆ خێزان ئێمەش نەمانتوانی بڵێ ئەنفالن لەوەی ترسانی ئێمە ئەنفال بکرین تا ساڵی 1991 ڕاپەڕین دەستی پێکرد ئەوە بوو لە ساڵی 2004 لە گۆڕێکی بە کۆماڵ لە عازەر نزیک مووسڵ ڕوفات تەسکەرەکان لەو گۆڕاندا وان هێناینەوانە لە سلێمانی 2004 بوو ئەو بوو هاتن سوالیان کرد لە بنگرد هاتن بە ناو نیشانانی ناوی دیەکەیان هەڵدا هاتن بۆ دیەکەمان پرسیاریان کرد وتیان وەرن بۆ وتێل پاڵاز ئەنی نا ڕاستەخۆ نانگو وەرن ئەمە ناسنامەی ئێوەیە چون لەوەکانە وتیان پلیان پرسین وتیان ئێوە ئەنفالتان هەیە ئەنفال کراون چێتان ئەنفال ئەم شتانە ئێمە ژووتمان باڵێ ئەنفالمان هەیە دایکم و دو خوشکم ئەنفالە ئەو بوو وتیان ئەی ناسنامە لەلایەن بووە یان لە لای خۆتان بوو وتمان ئێمە ناسنامەی بگرێ ئێمە ی خۆشمان لە لای دایکمان بۆ چووکە و کاتە وا بوو کە دەبێت تەسکەر هەر لە لای گەورە دانرێ نەگرت لە لای هەر کەسە لە لای خۆی بێ ئەو بوو تەسکەرەکانیان پیشان دای ناسنامەکان ئەو کوتیان ئەمانەت دەناسنەوە وتمان بەڵێ داناسینەوە سێ تەسکەرە بڵێنی خۆمان بوون کە لە ژیانیشدا ما بووین ئەنج ماوێشی پێچوو ئەنجا بانجیان کردین بۆ محکەمەی بەغدایە کە چوون بۆ محکەمەی بەغدایە براکەم خۆی چوو یعنی بەرەو ڕووی تەلەڤیزۆنی قسەی کرد من نەچوو بەسەر دکمان ناوەکەمان تێدا بوو تۆ لە محاکەمەکەیە لە دادگایەکەیە چیت وت و چی جوابیتەوە سەدام و تاوانبارەکانی تر تەمەن دواتر گەوتەکانم تەوا بوو وتیان چت ماوە منیش بە سەدایم گوت ئەو قەفەزات پیرۆز بێت لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە کە بەشێکی زۆر لە گۆڕەکان گۆڕە بە کۆمەڵەکان هەڵدرانەوە ئێوە چۆن زانیتان کە سوکاری ئێوە لە چ گۆڕێکەیە و لەکوێ و چۆن ئێسک و پرووسک و ڕفاتەکانیان هێنایەوە لە عەزەر دۆزیان و لە عەزەر هێنانەوە تەسکەرەکان ناردن بۆ سلێمانی لە سلێمانی عنی بانجی ئەمەیان کرد کە ئەمە وێنەی دایکم و خوشکم و ئەوانە دی کە ئێمەش ئەو
چوین ئێسک و پروسکوشتەکانیان هێنایە بۆتان ئەزانین ئەمە قورسە باسکردن لە مردنی کە سوکار قورسە بەڵام چۆن ئەو کاتەی کە هێنایانەوە بۆتان چی کەم و کوڕەیەکی هەبوو یان ئێستا ئەزانیت گۆڕی دایک و خوشکە ئەوانە بەجیا لەکوێیە نەوەڵە نازان گەر بزانین نەوەڵە نازانین ئێستا چی هەیە کە نەکراوە بۆ کە سوکاری ئەنفال وڵی چیان بۆ نەکردووی بەزاوەکارمان وەیە کامەی تاوانبارە ئەنی لە دۆسەی ئەلفال با ئەوانە بدرێنە دادگە هیچکەم هیچ داواکارێکمە بەس لە پێساوی خۆوان بدرێنە دادگە وەک دەبینن هێشتا کە سوکاری ئەنفال بە چاوی پڕفرمێسکەوە سادەترین داواکاریان هەیە لە بەرپرسان و دەسەڵاتدارانی ئەم وڵاتە ئەڵێن هیچمان ناوێت سەروەت و سامانی وڵاتامی بۆ خۆتان بەڵام تاوانبارانی ئەنفال ئەوانەی هەساون بە بێسەر و شوێنکردن و کوشتنی کە سوکارمان هیچ نەبێ ئەوانەمان بۆ بدەنە دادگا چونکە ڕۆژانە هەم لەسەر شاشەی تیڤیەکانەوە و هەم لە کەناڵە جیهانیەکانەوە و هەم لە ناوخۆدا بەردەوام بانگەشەوە دەکەن و شاناسی ئەوە بە خۆتانەوە دەکەن کە پرۆسەی ئەنفال لەم پەرلەمانی وڵات و لەلایەن ئەم ڕێکخراوە جیهانیەوە بە جینۆساید ناساندرا ئەنفال هەم قیامەت و هەم چکارە ساتێکە کە لا ڕابردووماندا ڕووی داوە و چی ماوەتەوە لە زیهن و لە هۆشی کە سوکاری ئەنفالدا و ئەوانەی ئەو پرۆسە بەدناوەیان بە چاوانی خۆیان بینیوە پرسیاری گرنگەوەیە ئایا چی کراوە بۆ ئەو دیانەی یاخود بۆ ئەو کەسانەی کە لە پاش ئەنفال خۆشبەختانە ڕزگاریان بووە هیچمان بۆ نەکراوە هیچ ئێمە چیمەنین هیچمان بۆ نەکراوە لە 12مان سجد بین بەربوون گیران لەو چیمەنە 13مان کراوە ژێر خۆرەوە کەس برا بخۆم ناوە ژێر قەبر ناردم هەی بەهات قەبرمان کرد نامانە قەبر چیمەن عالەمە سەیمحێدین چیمەن بەم دەسە گشتیم نابە قەبر درۆکە هەر کەسێ برێ ئەم 13مان نابە قەبر ئەو دوێژ ئەنفال کرا من نەگیرام ماڕ و منارم نەگیرا شەو ڕام کرد ڕۆییم چوومە ناوشوانەوە ساڵ دوایینی بەربوون ئەوانە ئیستا های لە چیمەن بیرێکمان بۆ کراوە بیرەکەش ئاوەکەی نایە هیچمان بۆ نەکراوە هاشەوە لیلا من چیمەنیم سەیمحێدینم ناوە چیمەن شەیدان 160 کەس ناوەکەیشی کشی ئامۆزام و خارۆزامی بگزا هیچمان بۆ نەکراوە هیچی درۆ نەکراوە هاشەوە لیلا ئەوە دیارە چیمەنی شەیدان مامجەلال خۆی قسەی کرد ئەی مامجەلال خۆی قسەی کرد چیمەنی شەیدان بۆ شتێکمان بۆ نەکراوە
چونە قەبرستان شەیدەکان شۆفەرێکیان ناوردە نەختێت تەختیان من بۆ چیمە ئەوە تو شەیکەی بۆ ڕای خوا بە 200 دینار شۆفەرێگری دەور و پشتی تەختەکەی دەور و پشت شەیدەکانمان تەخت کراوە ئیتر هیچمان بۆ دینارێک خانیەکمان بۆ نەکراوە خۆمان خانکمان کردە بەدار و قوڕ سەلامەتی زیاتر ئەوە نە هیچمان بۆ نەکراوە کورە دەومردینەوە داوای حکومە بکەین ئەوەنەی داوایەکمان کردی شێمان دەرچوو واز بێرە گشت لە پاڵ دیوارەکانە مرد لە سمود لە کەلار لەکوێ ئەجا بە ئانجا ئامانجی خۆی نەگەی مارت نەربێ هیچی بۆ نەگرێ لەو پاڵ دیوارێ لە مرد کشتی قرشکەی کردی پاش 24 ساڵ تازە من سەری هەڵداهاتەوە ئەوە بکە ئەوە بکە ئێستا لە دوای ئاوادانکردنەوەی دیەکەتان چیتان بۆ کراوە لەخوای بەزاد بێمەتکەبیان بۆ کردوین و بیرێکیان بۆ لێداوین و ئەمە زادەکەمانە بابی بابم بەخوای خەستەخانە شتمان نیە و هەروە بێتوانێ ئەم بیان بۆ لێداوین ئاوەکەسمان بۆ ناتوە بە هین هێناوێنە بۆ ناو دێ بەس ئەگەر تا بۆمان هەڵ نەکەم بەخوای بۆمان نایە پێمان خۆشە ئاوەکەمان ئەوە ڕابۆ بێن بۆ ناو دێ و خانی خۆشمان بۆ بکەنەوە و ئەوانەمان پێ خۆشەگە بۆمان بکەن و ئەوە بەتکەبێت هینێکی خەستەخانیشمان بۆ بکەن ئینشەڵا خەستەخانەکە کە تینێکە ڕیخۆڵە کوێریە کە شتێکە وەڵا ڕیخۆڵە کوێریان بۆ زوو بەخوا کاکە تاگەاندوماتە سەرپردێ مردووە ئێمە لە ساڵی 2004ەوە بیرێکمان بۆ لێدراوە ئەم بیرە هەتا ئێستا تەخسیسی ئاوی بۆ نەکراوە بۆ ناو دیەکەمان ئەوە هەر بە گوێدرێژ و بە کەر و ڕاوی و ئەم شتانە ئاوی دینین مەشروحێکی ئاو مەعرەوێ پێویستە بۆمان بکرێ مەشروحی ئاو خەستەخانێکمان پێویستە ئەوە دادەشمان بەڕێوەیە ئەودا بۆمان بگاتە یاران بۆمان لەگاتەوە دادەمان بۆ دەرچوو لە مەشروحی ئاومان زۆر پێویستە کە ئاو بۆ دیەکەی بۆمان پەخشان کرێ لە دیدی کۆمەڵناسیەوە خوێندنەوەی تۆ بۆ ئەو زمینەیە کە ئەنفال دروستی کرد لە پاشخۆی چییە؟ ئەگەر بێنە سەر کارەساتی بەناو ئەنفال دەبینین ینی لە واقعی ژیان ڕۆژانەمانە بە کۆنتاکتمان بە احتیکاکمان بەوانەی کە بۆ تاکانەی بە پلەی یەکەم کاریگەر بوون بە ئەنفال ژینگەیەکی دەرونی تایبەت لەگەڵ ژینگەیەکی کۆمەڵایەتی تایبەتی دروست کردووە بە پلەی یەکەم جار ژینگە دەرونیەکان دروست بووە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی مەشاعریشەوە هەست و نستی وتاکانی بە پلەی یەکەم کاریگەر بوون بە ئەنفال ژینگە دەرونیەکە ژینگەی کۆمەڵایەتی یعنی درێژەکراوی ژینگە دەرونیەکە ژینگەی کۆمەڵایەتی تایبەتی بە خۆیان نائاسایی دروست کردووە ئەمەش لە پەیوەندیەکانیان لە نێوان خۆیانە لە پەیوەندیەکانیان پەیوەندیە خێزانیەکانیانە پەیوەندی خزمەتیەکانیانە پەیوەندیە هاوڕێ و ناسیەکانیانە حتا پەیوەندی پیشەکانیانە ئەمە لە ڕوانگەی ئەو تاکانەی بە پلەی یەکەم ئەو وڵاتیانەی بە پلەی یەکەم کاریگەر بوون بە ئەنفال ژینگەیەکی نائاسایی تری لە چوارچێوەی هەرێمی کوردستانیشە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی کولتوریەوە فراهمێناوە بۆ ئێمە کە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە لە ماوەی ڕابردووە دوای ئەنفالەوە بە چەنەها جۆری جۆراوجر شێوازی جۆراوجر مامەڵی لەگەڵ کراوە لەگەڵ ئەم ژینگە دەرونی و ژینگە کۆمەڵایەتیە لە چوارچێوەی تاکەکانە لە چوارچێوەی ژینگەی هەرێمی کوردستانە بە شێوازی جۆراوجۆر کە هەرێکێکمان لە ڕوانگەی خۆمانەوە مامەڵەیەکی شێواز تایبەتمان لەگەڵ ئەم پرۆسەیە کردووە تێڕوانینی دەسەڵات یان خەڵک یان لایەنەکان تێڕوانینێکی ئەگەر لە دیدی و کۆمەڵناسیەوە قسەکەین تا چەندە تێڕوانیشی تەندروستە بۆ کەسوکاری ئەنفال و ئەو زمینەی ئەنفال دروستی کردو لە دوای خۆی کە دێنە سەر تێڕوانینەکان پەیوەندیکی ڕاست و خۆیان هەیە بە هەستی لێپرسراویکردن ینی ئەگەرێکی هاوڵاتی بێت پەیوەندی هەبێت بە تاکێک کە بە پلەی یەکەم کاریگەر بووە بە ئەنفالەوە هەرسی لێپرسراوێتی چەند ینی ئاستی هەستی لێپرسراوێتیان ئاستی لێپرسراوێتی ئەم کەسە بەرامبەر ئەم دەوروبەرەی کە جێکەوتەکانی ئەنفال لەسەری بەڕوونی لە بواری دەرون لە بەڕی کۆمەڵایەتیە دیارە ئەمە دەفعەکە بۆ ئەوەی چ جۆرە مامەڵەیەکی هەبێ بەداخەوە توانین بڵین لەسەر ئاستی هاوڵاتیانیش لەسەر ئاستی مەسەر خێزانەکان و عەشرەتە و منەماڵەکانیش هەتا ئێستا مامەڵەی ئێمە مامەڵەیەکی بە بەزەی هاتنەوە بووە نەک دەستگرتن یان یارمەتیدانیان تا بتوانێت جارێکی تر تێڵکێشانێ بۆ خۆی بکەن لەم ستایلە ژیانە تازەی هەرێمی کوردستانە لەسەر ئاستی دەسەڵاتیش ئاستی دەسەڵات قسوورێکی تەواوی هەبوو بەرامبەریان چکە یەکەم ئەرکی دەسەڵات لە ئەبجەتەوە زەکایە بینە سەری ئەوەیە کە ئەبوو دەسەڵات ئەرکی خۆی بەجێ بێنە لە ڕاهێنانیان لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە تا بتوانن بە شێوەیەکی کارا جارێکی تر ئیدماج بن لەم ستایلە ژیانە تازەیە
ئەگەر زۆر جار لەوانەیە تەرکیز لەلایەن کۆمەڵگەی مەدەنیەوە یا کۆمەڵگەیەکی خەرخوازیەوە یان تاکەکانەوە یان دەسەڵاتەوە لە ڕۆمادێکەوە یارمەتی درابن بەڵام بە پلەی یەکەم ئەوەی پێویستی پێیەتی ئەو کەسەی کە کاریگەر بووە بە ئەنفال لایەنە دەرونیەکە و لایەنە کۆمەڵایەتەکەیەتی. لە بواری کۆمەڵایەتیە ئەنفال چ کاریگەریکە بۆ لەسەر ئاستی نەتەوە؟ لەسەر ئاستی نەتەوە برینێکە لە ئەگەر بڵین لە بۆدی نەتەوەی کووردا لە جەستەی نەتەوەی کووردا هەستی نەتەوایەتی زۆر جار تەوزیفەکرێ بۆ حەماسەدان بە هەستی نەتەوایەتی بەڵام مامەڵەیەکی واقعیانە لەگەڵم کارەساتە نەکراوە بۆ ئەوەی لە چوارچێوەی پرۆسەکانی خوێندنە لە خوێندنگاکانە لە بڵاوکراوەکانە کتێب بن گۆڤار بن ڕۆژنامە بن بۆ پەرەپێدانێ گەشەپێدانیە چاندن و گەشەپێدانی هەستی نەتەوایەتی لاینەوە نەوە داهاتووەکان پێ بە کەناڵێک ئەم کارەساتە هەستی نەتەوایەتی پێ بچێنرێ پێ گەشە پێ بدێ پێ بەرەو پێش ببرێت هەستی چکە هەستی نەتەوایەتی بەشێکی زۆر گەورەیە یا بەشێکی مەساحەیەکی زۆر گەورەمان بۆ پێکەهێنێ لە ئینتیماکردن بۆ ئەم نەتەوە ئینتیماکردن بۆ ئەم نیشتیمانە. دیارترین ئەو دیاردانەی کە لە کەسانی ئەنفال و لە دەوروبەری خۆیان ڕەنگی داوەتەوە چییە؟ ئەگەر بە منهەجی تێبینی ئێمە قسە بکەین ئێمە حقیقەتێکی علمیمان هەیە کە ئێمەڵێن پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەو کەناڵن کە قبولی کۆمەڵایەتی بۆ هەر تاکێک لەم کۆمەڵگای هاوڵەتی یەک فەرهەم هەیەنێ کە هێنە سەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئەو کەسانی بە پلەی یەکەم کاریگەر بوون بە ئەنفال ئەیبینین لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە سێ ڕەکیزەی سێ بنەمای سەرەکیمان هەیە کە عەقڵە لەگەڵ دڵە لەگەڵ پاڵنەرەکانە کە جێگەیان داخلی ئینسانە. پرۆسەی بیرکردنەوە لای ئەو کەسەی جێکەوتی ئەنفالی بەسەرەوە دیارە بیرکردنەوەکانی کاریگەر بوون لەبەرەوە لە بواری پرۆسی ئیدراکیەکانەوە لەگەڵ بیرکردنەوەیە سەلبی کاریگەر بووە کاریگەرێکی سەلبی لەسەر بەجێهێشتە بەرامبەر ئەمە ئەزمموی هەیە لە ڕووی مەشاعیرەوە لە ڕووی دەرونیەکەی و لە ڕووی دەرونی و عاتفی و ئەزمموی هەیە بەس ئەزممونێکی سەلبی هەیە لە ئەزمونە سەلبیەکە کەڵەکە بۆ لای بەم نائاساییەی باری بیرکردنەوەیکی سەلبی لەگەڵ ئەزممونێکی دەرونی و لەگەڵ عاتفی سەلبیە ئەبینین پاڵنەرە داخلیەکانی ئەم تاکەیان ئەم هاوڵاتیە لە ئاسیکی نزمایە بۆیە بینین یەکێ لە دەرهاویشتە سەرەکیەکانی ئەوەیە پەیوەندی کۆمەڵایەتی پێکەهێنێ بەڵام لە بەردەوامبوونیە و لەگەڵ جۆری پەیوەندیەکان ناچکە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتی بە چەند معیارێکمان هەیە قیاسیەکەن چەند پیاوەرێک یەکێ لەو پیاوەرانە ڕادەی کارلێک لە پەیوەندی کۆمەڵایەتیە لەبەرەوەی لە ڕووە عقلەکە و لە ڕووە عاتفیەکە و لە ڕوو دەرونیەکە لە ڕووی دافعیەتەوە تا ڕادەیەک بارێکی نەئاسایی هەیە ئەبین پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئاسێکی کارلێکردنی مەقبولی نییە یعنی یەکێ لەو حاڵەتانەی کە ئەیبینین بەوانەی کە جێکەوتی ئەنفالیان بە ئاشکرا بەسەرەوە دیارە هەمیشە یەکێ لە تایبەتمەندەکانی کارلێکردن کاریگەر ئەبێ بە کەسایەتەکان پەیوەندیان لەگەڵ دروستەکە بەستوانای ئەوەی نییە کار بکاتە ئەو کەسانەی پەیوەندیان ینی پرۆسی کاریگەربوون پرۆسێکی ئاڵوگۆڕکاری نییە لە بینی ئەو کەسەی کە جێکەوتی ئەنفالی سەرەوە دیارە لەگەڵ ئەو کەسی کە لە بەدرەجەی یەکەم متەئسیر نەبووە بە ئەنفال. ئەو ڕێگایانە چین کە ئەنفال لەسەر ئاستی جیهانی ئەکەن بە کەیسی مامەڵەکردنی کەیسی جینۆسایت. کۆمەڵێک ڕێگا هەیە بۆ ئەوەی کە ئێمە بمانەوێت تاوانی ئەنفال وەکو تاوانی جینۆسایت بناسیێنین لەسەر ئاستی ناوخۆیی و لەسەر ئاستی نێودەوڵەتیدا لە سەرەتادا لەسەر ئاستی ناوخۆی ئێمە بابین لە پێشا ئەبێت لەسەری بدوێن ئەویش ئەوەیە یەکەم شت کە پێویستە بکرێت دیاریکردنی ڕۆژێک بۆ یادکردنەوەی شاڵاوی ئەنفال وەکو تاوانی جینۆسایت خاڵی دووهەمینیان کە ئەکرێت لەسەر ئاسی ناوخۆی بکرێت دەرچوونی یاسایەکە لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان ئەویش بەوەی کەوا قەرەبووی ئەو کەسانە بکرێتەوە کە بوون بە قوربانی و هەروەها بەپێی ئەو یاسایش هەر کەسێک هاتوو لە هەر شوێنێکی عێراقا ئینکاری لەوە کردکەوە ئەنفال تاوانی جینۆسایدە بە گوێرەی یاسا داواکاری گشتی بۆی هەبێتکەوە داوای لەسەر بەرز کاتەوە و بیا بە دادگا و ڕوبەڕووی سزای مادی و سزای زیندانیکردنیش ببێتەوە. خاڵێکی تر ئەتوانین لەسەر ئاستی ناوخۆی کاری لەسەر بکەین ئەوەیە کە ئێمە سنتەرێک بکەینەوە بە ناوی سنتەری توێژینەوەی جینۆسایت بە تایبەتی ئەمە کە زۆر گرنگە لە ڕووی
ئەتوانێت لە ڕووی توێژینەوەی کۆمەڵایەتیەوە لە ڕووی توێژینەوەی زانستی و ئەکادیمیەوە سوودی لێوەرگێت چونکە بە تایبەت لە ئێستادا ئەگەر کەسێک بیاوێت بێت دیراسەیەک بکات یا لێکۆڵینەوەیەک لەسەر تاوانی ئەنفال بکات لە هەژ ڕوویەک لە ڕوویەکانیەوە نازانێت سەردانی شوێنێ بکات نازانێت بۆچی شوێنێک بچێت یا لەکوێ ئەو سەرچاوانی دەست بکەوێت کە بتوانێت توێژینەوەیەکی وە لەو جۆرە بکات و خاڵێکی تریشە لەسەر ئاستی ناوخۆی کە ئەوەیە کە هانی ئەو کەسانە بدرێت کە ئەیانەوەی لەسەر ئەم تاوانە نووسین بکەن بەحەز بکەن یاخود لەسەر ئاسی نێودەوڵەتیە بیانەوێت بیر و ڕای یەکتری لەگەڵ زانکۆکانە بگۆڕنەوە هانی ئەو کەسانە بێت یاخود بە تەخسیسکردنی ئەو هەروەکو حکوومەتی هەرێم بەرنامەی تواناسازیەیە بە تەخسیسکردنی چەند کورسیەک کی تایبەت بۆ ئەو کەسانی کە ئەنوێت لەسەر جینۆسایدی کورد لێکۆڵینەوە بکەن بەحەز بکەن لە زانکۆکانە تەخسیس بکرێ بۆیان بۆ ئەوەی هان بدرێت ئەو کەسانی کە ئەیانەوێت لەو بوارەدا زیاتر قوڵ ببنەوە زیاتر خزمەت بە کێشەکە بکەن هانیان بدرێت و یارمەتیان بێرێت نەتوانراوە کاری جدی بکرێت بۆ بە جینۆساید ناساندن دواتر تۆ تا لە ناوخۆی هەرێمی کوردستاندا کارێکی جدی نەکەی بۆ ناساندنی کەیسی جینۆساید چۆن ئەتوانی بڵێ من ئەبێت کار بکەم لەسەر ناساندنی بە جینۆسایدی نەتەوەیی کەواتە ئەمە خۆی لە خۆیدا خەلەلێکی گەورەیە بەسەر هەرێمی کوردستاندا تێپەڕیەوە بە تایبەتیش پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان کۆمەڵی ئەرک هەبوو ئەبووە بیگردایەتە ئەستۆی بە پشتبەستن بە هەموو ئۆپرۆسانی کە من باسم کرد ئەبووە پەرلەمانی کوردستان لە ماوەی حکومڕانی خۆیدا بڕیارێکی تایبەتی دەرکردایە سەبارەت بە ناساندنی کەیسی جینۆساید یاخود ئەتوان بڵێم کیمیاباران و ئەنفال بە جینۆساید لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق پەرلەمانی کوردستان ئەبووە وەکو یەکەمین دامەزراوەی یاسایی و وەکو مەرجەعێکی سیاسی یاخود وەکو ئەو منبەرەی کە نوێنەری سەرجەم پارتە سیاسیەکانی تیا کۆبۆتەوە ئەبووایە هۆڵێکی گەورە یاخود مۆزەخانەیەکی تایبەت لە پەرلەمانی کوردستاندا هەبووایە تایبەت بە هەموو ئەو تاوانانی دەرحەق بەگەلی کوردکراوە سەرجەم ئەو پاشماوانەی کە لەو پرۆسانەدا بەجێماوە لەو مۆزەخانەیەدا دابدرایە چونکە تۆ ئەزانی پەرلەمانی کوردستان زۆربەی هەرە زۆری نوێنەرانی وڵاتانی دەرەوە ڕووی تێئەکا زۆربەی هەرە زۆری وەفدەکان و نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە دەرەوە ڕووی تێئەکات تۆ لە ناو پەرلەماندا شوێنێکی ئاوات نییە کە تۆ وەکو ناسنامەیەکی خۆت بتوانیت ئەمانە بکەیت بە دەستپێکی کارەکەی خۆت کە ئەمان سەردانەکەن تۆ بتوانی بیان بیتە ئەو شوێنە بۆ ئەوەی هەر هیچ نەبێت شارەزاییەکیان هەبێت لەسەر ئەو وێرانکاریانی بەسەر گەلەکەی تۆدا هاتووە یاخود هەموو ئەو پرۆسە تاوانکاریانی کە بەسەر گەلی کورددا هاتووە یەکێک لە ئەرکە گرنگەکانی پەرلەمانی کوردستان کە نەیتوانیەوە پێی هەڵبستێ تایبەتە بە دیاریکردنی ڕۆژێک بە تاوانی جینۆساید با بڕوای من ئەبووایە لە جیاتی ئەوەی ڕۆژی لەدایک بوون و مردنی کۆمەڵێک کەسایەتی ئەکرێ بە پشووی ڕسمی ئەبوایە ئێمە کۆمەڵێک ڕووداوی ترمان بکردا بە پشووی ڕسمی کە بتوانرایەتەوە لە ئایندەدا ڕنگدانەوەی هەبوایە لەسەر هەرێمی کوردستان بۆ نمونە ئەمانتوانی بە پێی بڕیاریکی پەرلەمان لە 16 بکرایە بە پشوو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەتوانین بڵێ بکرایە بە پشوو بۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی چەکی کیمیایی و بایۆلۆژی لە هەرێمی کوردستاندا کە لەو ڕۆژەدا بتوانرایە کۆمەڵێک فعالیت بکرایە لە هەرێمی کوردستاندا یان ڕۆژی 4 بکرایە بە ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی جینۆسایدی گەلی کورد لەسەر ئاستی نێودەوڵەتی چۆن کەیسی ئەنفال بە جینۆساید بناسێنرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی دەتوانرێت بە سوودوەرگرتن لە جالیەی کوردی لە دەرەوەی هەرێمی کوردستان بە سوودوەرگرتن لێیان ئەویش بەوەی کەوە هەوڵ بدرێت فشار بخرێتە سەر ئەو دەوڵەتانەی کەوە ئیمزای سەر ئەو ڕێکەوتنامەی ڕێگرتن و بەرگریکردن و سزادان لە تاوانی کۆمەڵکوژی واتە تاوانی جینۆساید ئەو وڵاتانی کە ئیمزایان کردووە لەسەر ئەو پەیمان نامەیە فشاریان بۆ بێنرێت لە ڕێگای حکوومەتەکانیانەوە بۆ ئەوەی کەوا شاڵاوەکە وەکو تاوانی جینۆساید بناسێنرێت هەڵبەتە ئەمە ئەکرێت کە بە هەوڵ و بە هاوکاری بڵێن نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە دەرەوەی کوردستان وەزائیدەن کۆنسڵخانەی عێراقیش لە وڵاتانە کە هەیە ئەکرێت ئەمە من نمونەی وڵاتی بەریتانیان بۆ بێنمەوە کە چۆن بکرێت ئیش لەسەر ئەم کەیسە بکرێت و بۆ ئەوەی وەکو تاوانی جینۆساید بناسێنرێت بۆ نمونە لە بەریتانیا لە سیستەمی پەرلەمانی ئەوەیە سیستەمێکیانەیە کە ناوی ئێرلی دەی مۆشنە واتە ئەگەر هاتوو
33 ئەندام پەرلەمان ئیمزایان کۆ کردەوە لەسەر هەج بابەتێک لە بابەتەکانە لە ناو پەرلەمانی بەریتانیایە ئەتوانرێت بە شێوازی ڕسمی بکرێتە بەردەم بەرنامەی کاری پەرلەمانە و مناقەشەی لەسەر بکرێت و بخرێتە دەنگانە و دەنگی لەسەر بێرێت. ئایا ئەنفال کارەساتێکی بەدناوە کە لە ڕابردووی نەتەوەیماندا ڕوویداوە یان ئەگەرێکە لە بەردەمماندا؟ لە ڕابردووە جینۆساید بوو و ئەنجام درا لە نیازەوە بوو بە پراکتیک، یعنی شتێک نەبوو تەنها لە نیاز و لە خەیاڵی بەعساب بمێنێتەوە، بەڵکو پیادەکرا لە سەرەتاوە بە 8 قۆناغی سەربازی پیادەکرا و دوجاریش لە پۆلێنکردن و لە کۆکردنەوە و لە ڕاماڵین ئەوەی کە لە مستەڵحی جینۆسایدا پێیاڵن لە گسکدان، یعنی لە گسکدان واتە دەستنیشانکردنیان کۆکردنەوەیان لە تۆبزاوە دوجار جیاکردنەوە و پۆلێنکردنیان بۆ گۆڕی بە کۆمەڵ و بۆ نوگرە سلمان. ئەوانەی کە ڕۆشتن بۆ نوگرە سلمان ئەوانە بوون کە بۆ مردنێشی لەسەر خۆشیێنەی بران، ئەوانەشی کە برانە گۆڕی بە کۆمەڵەوە بەداخەوە لە گۆڕی بە کۆمەڵا تاکو ئێستاش دەست و پەنجەی ئازیزانمان لە بیابانەکان تێکەڵ بەلم بوون. لەبەرەوە لە ڕابردووە ئەمە بوو کە باسم کرد. لە داهاتووە ئەگەر لەسەر ئاسی کوردستانی باشوور بیگرین هێشتا هەمان نیاز و خەیاڵ لە لای دەسەڵاتداری عراقی مەوجودە، بەتایبەت لای عەرەب بەداخەوە کە مەوجودە، ئەوایە دوای ئەوە یەکێک بووایە بە شەرمێکی گەورە. وەڵڵاهی ئەگەر لە دەستیان بێ ئەگەر لە دەستیان بێ ئەیکەن لەوە زیاتری شەکەن، بەس بەعقلم ئەو هینەیان نەما، ئەو هێزیان نەما، تازە جاریشکە ناتوانن، ئەگەر لە دەستیان بێ ئەیکەن. ئەگەری دووبارە بوونەوەی ئەنفال پەیوەندی بە خودی کارکردنی ئێمەوە هەیە، ینی ئێمە چەندێ توانین لە ناوە هەوڵی بەرەو پێشبردنی پرسەنەتەوەیەکانمان بدەین و هەوڵ بدەین ئەم پرسە بەهێزکەین و ماڵی خۆمان ڕێخەین و هەوڵ بدەین ماڵی خۆمان ڕێخەین. و بەحقەت ئەنفالی جەسەدی مەحاڵە دووبارە ببێتەوە، چونکە ئێستا سەردەمەکە سەردەمێکی ترە، سەردەمی جاران نییە بڵێ وڵا دنیا ئاگای لە ناوخۆی عێراق نییە، بەڵام بەحقەت ئەنفالی فکری بەردەوامە تا ئێساکە. بۆ نمونە نەتەوەی کورد لەم کاتەیە ئاگایان لە خۆیان نییە، بوونەتە دوو بەشەوە، بەشێکیان خەریکی گەڕانەوەی شکۆمەندی و سالاری نەتەوەکەیانن بۆ ژێردەسەڵاتی خۆیان ئەوەی کەوا چ دزراوە لە کەلتور خۆ ئەنفالی کورد دوژمنان تەنها جەستەی کوردیان ئەنفال نەکرد، فکری کوردیان ئەنفال کرد، مێژوی کوردیان ئەنفال کرد، کەلتوری کوردیان ئەنفال کرد. ئەم گەلی کوردەکە ئەڵین بۆتە دوو بەشەوە، بەشێکیان خەریکی گەڕانەوەی سەروەری و شکۆمەندی گەلی کووردە بۆ ژێر دەسەڵاتی خۆی، بەشەکەی ترش بەداخەوە دەڵێم بوونەتە جاشی بێگانە و ئەیانەوە بە هەر شێوازیە بێت کەلتوری نەتەوەی کورد و ئەفکاری کورد و دەستکەوتەکانی نەتەوەی کورد بن بەدەست بێگانەوە. وەڵاهی ئەگەر بشعرێکم هەیە ساوە تا بۆڵێ دەڵێ نازانم حەقی کورد لە بەربایان هەر لە شێرکایە، من دەڵێم لە بەربایە حەقی کورد، بەس خاسوقلەکەی هەروانە ناو کایە. دەوەرن برادەران هەر بە زانایی هەر بە دانایی هەر بە توانایی ئەو قاسوقلەی دەرکەیندا تۆزوکایە. قاسوقلی چۆیە ئێرەیە کەرکووکە لای دیالێ لای کفریە لای خانقیە لای مووسرا. دەڵێم ئەگەر زانابی دانابی بە عەقلی بۆی بڕۆن ئینشاڵڵا نابێ. ئەبێ ئەمانە ئاوا بکەن ئەبێ. من پێشمەرگای ئەیلولم پارتیم هەتا مردن هەر پارتیم، ئەمان ئاوها بکەن، ئەم زوڵم و زەلالە بکەن، جارێترش ئەبێتەوە. من هەم لە مردنا عمرم گەورەیە، ماریفەت ئەمانە ئاوها بکەن لەم ملەتە، چاوەدێری نەکەن، بەدێیە گر نەخۆن، بە فەیلەقا بە پەنجاعەلیە گر نەخۆن، بەناو ئەم ملەتە چاوەدێری نەکەن. ئەگەر ئەم ملەتە لە شار نەیگرێ ئەمانە توانن دوو ڕۆژ بن هەیەکی 10 ملیۆنە سەنن 50 ملیۆنە سەنن زوڵمەکەن، غەدرمان لێکەن، چاوەدێریمان ناکەن. حالی بخوا گشتی وایە زوڵمان لێکەن، قوڕیان بەسەر بەخوان دانیشتنە بە ئیسراحەت. ئایا ئێمە نەبین ئەوانە ژیان دەبا ئاوهامان لێ بکەن،
اینجا ئەوان حالیان نەدینی چۆن نەکرێت ئێمە لە ئەنفال دەرچین و کەسانی کە سوکاری ئەنفال و ئەوەی کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەریان پرۆسی ئەنفال چۆن دەکرێت جارێکتر بێنەوە نێو کۆمەلگا کاتێکی زۆر بەسەرچوە لە ڕووی ساڵەوە بۆ ڕوبع قڕنێکە ڕوات بەسەر پرۆسی ئەنفالە و ئەو جێکەوتە سەلبیە سەرێکیانەی بەسەر ئەو هاوڵاتیانەوە کە ڕۆبەڕووی ئەنفال بوونەوە بەڵام ئێستا شەر کاتەکە درەنگ نییە زووە ئەرکی دەسەڵاتی سیاسی و ئیداری ئەم وڵاتەیە کە ئەوانەی کە ڕوبەڕووی ئەنفال بوونەتەوە خزمەتێکی باشیان بکە بەڕاهێنان بێ بە پەرپێدان بێ بە خزمەتکردنیان بێ بەڵام بە پلەی یەکەم لە ڕووی دەرونیەوە لەگەڵ ڕۆ کۆمەڵایەتەکە گرێدانی ئەم دوو ڕووە تایبەتە بە کەسایەتی خودی ئەو کەسەی متاسیر بووە بە ئەنفالەوە ئەم کەسە ئەگەر وێنەی لای خۆی کەسێکی نۆرمال بێتوانێت بە نۆرمەڵانە بژی بەڵام هەتاوەکوێ ئەم ڕۆژ کە تۆ بە شێوازێکی بەزەی هاتنەوە مامەڵی لەگەڵەکەی هەمیشە لە بواری کێشەکان و نەهامەتیەکانە بیرتەکەوێتەوە یادەوەیەکانی بۆ دووپات ئەەکەیتەوە هەمیشە لە بواری پێداویستە سەرەکیەکانە کەمە احتیاجی بەمە احتیاجی بەمە بەڵام دەسەڵات بیر لەوە ناکاتەوە ئەم تاکانە ئەم هاوڵاتیانی کە ڕوبەڕووی ئەمە بوونەتەوە بە پلەی یەکەم پێویستیان لە توانە و لێهاتوویەکانیان چیە حەز و خواستەکانیان چیە چۆن خۆیان بسەلمێنە ناو ئەم کۆمەلگایە چۆن هاوڵاتیەکی ئاسایی بێ بتوانێت خزمەت بکە چۆن هاوڵاتیەک بێ بتوانێت کاریگەری هەبێ لە جنگەکانی بڕاردانە لە بوارەکانی ممارەسەی سیاسیە لە بوارەکانی گەشەپێدانی مرۆیە گەشەپێدانی کۆمەلگایە چۆن بێ بە بەشێکی کارا لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە کارەکردنیان کارکردنێکی زۆری وێ لە بواری دەرونی کۆمەڵایەتیە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خێزانەکانیان ئەگەر دەسەڵاتی سیاسی و ئیداری هەرێمی کوردستان بتوانێت ئەمە بکە ئەمە گەورەترین خزمەتی پێشکەشی ئەکە کە سوکاری ئەنفال بەردەوام جەخل لەسەرەوەکەنەوە کە هیچیان ناوێت لە دەسەڵاتێک کە دەسەڵاتی کوردیە تەنیا بە دادگاگەیاندنی تاوانبارانی و کارەساتە پێ دوایە چی کراوە بۆرە بێگومان هیچ نەکراوە نەکەرکەم تەرخەمی کراوە بگرە بە جۆرە لە زۆرەکان زۆڵمیش کراوە زۆڵمەکە ئەوەیە کە بەڕاستی ڕەنگە نەنگیەکی زۆر گەورە بێ کە تۆمەتبارانی ئەنفال گومان لێکراوانی ئەنفال بە پێشچاوی قوربانیان یا با بڵێن جەلات بە پێشچاوی قوربانیەوە بسوڕێتەوەمە زڵمێکی زۆر گەورەیە لەو بارەیەوە هیچ نەکراوە بەڵام ئەوەی کە تەنها ئەوەی با بڵێن ئەگەر خواستی کە سوکاری قوربانیان ئەوە بێ پێم وابێ خواستێکی زۆر بچووکە بەداخەوە و خواستی کوردیش نابێ خواستێکی ئەوەندە بچووک بێت تەنها لەسەر دادگاییکردنی مستەشارە کوردەکان یا جاشە کوردەکان بۆستێ لەبەرەوەی تاوانبارانی ئەنفال زۆر گەورەتن لەوەی کە ئێمە ئەیان بینین تاوانبارانی ئەنفال بەشێکی کۆمەلگای نێودەوڵەتی تایە کە کۆمپانیەکانن پسپۆڕەکانن ئەوانەی کە هاوکاری دروستکردنی چیمیان کردووە لە عێراق یا با بڵێن مەسلحەی هین کارگەی پیشسازی سەربازی و بەشێک لەوانەی کە موادی چیمیان بە عێراق فرۆشتووە بەشێک لەو ئەفسەر و پلەدارانەی کە ئەمڕۆ لە ناو دەسەڵاتی عێراقیە لە ناو سوپای عێراق جارێکی تر پلە و پۆستیان وەرگرتوتەوە و بەشێکیشان ئەو جاش و کوردە مستەشارە کوردانن کە بەشداری و پێشلەشکری ئەنفالیان کردو بۆ لەبەر ئەوەی کە پێم وایە ئەم خەونێکی بچووکە من پێم وایە هەموو جاشی کوردستان دادگایی بکرێ بە قەدەرەوەنی یەک کۆمپانیای دادگا بە دادگا بگەێنی بۆ ناساندنی دۆسێکە بەڵام من پێم وایە هەموو کۆمپانیای دنیاش محاکەمە بکری و قەرەبووی کوردیش بکاتەوە بە قەدەر ئەوە نییە دوو مستەشار بی بە دادگا بۆ باری سایکۆلۆژی کە سوکاریان ئەمە مافی هەردوو لایە من ئەوە بەکار نازانم مەسەلەن تۆ موچە بۆ کە سوکاری ئەنفال ببڕیتەوەیان نێبرێتەوە ئەگەرچی ئەوش ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەوە ئەرچی دەوڵەتی عێراق من ئەوانە بە ئیمتیاز نازانم ئەوە بە ئیمتیاز ئەزانم ئەوە بە گرنگ ئەزانم بۆ هەڵەبجە بۆ ئەنفال کە یادی ئەنفال کرا تۆ هێز نەبیتە ئەو شوێنانە یادەکە نەکەی باشترە لەوەی کە تۆ بە هێزێکی چەکداری گەورەوە شتێک کەماوە بیکەین ئێمە ئەوەیە کە کار بکەین بۆی کە ئەم دۆسەیە بە جینۆساید بناسین بەڵام پێش ئەوەی کە بە جینۆساید بیناسین ئێمە خۆمان بناسین ئەرکە ئەخلاقیەکانی خۆمان لەبیر نەکەین من وێنەیەکی جوان پیشانی کۆمەلگای نێودەوڵەتی نەدەم کۆمەلگای نێودەوڵەتی ڕەنگە
دۆسێکم زۆر بەهند نەگرێ لە کاتێکا من خۆم پێشلکاری مافی مرۆڤ بم من لە نزیکی 4 و لە نزیکی 16 و لەو یادانەیە خەڵک لە سەجادە بە بەردەست ڕێژی گولە دەسەڵاتەکە ئیتر بەیانی یادی چی ئەنفالەکاتەوە نەختێشت کراوە بۆ ئەنفال بەس هەرچێکی بۆ بکرێش تا هەرکەمە پێم باشە معاشەکەیان بۆ زیاد بکرێت خانیان بۆ بکرێت ئاگاداریان بە چاوی بکرێت ئەنی لەبەر ئەوەی کە ئەزرانیان زۆر کێشاوە و شەهیدیشان داوە ئەوەی کە شوێنی ناومێدیە هەر ساڵ لە کاتێکە کە نزیکی چوارە بینەوەکو یادکردنەوەی باسی ئەنفال دێتەوە ناو ناوان و تەواو کواتە یادێکی ئەو شتاکەینەوە کە لە یادمان کردووە کە لە بیرمان کردووە ئەنفال بابەتێکی لە یاد کراوە بەڕاستی کوان ئەو لێکۆڵینەوە جدیانەی کە کراون کوا ئەو شێ بەو شێل گیریەی کە کورد وەکو نەتەوەیەک لە سەری وەستابێ و کارە ساتی خۆی من لەم سەفرەما بۆ ئەوروپا کتێبێکی زۆر چاکم بەرچاوکە کە 2011 دەرچووە لە ئۆکسفۆرد دەرچووە و لەسەر جێنۆسایدە لە جیهانە لە تاریخە تاکو ئەمڕۆ ئەزانی نەهەڵبجەی تیا بوو نە ئەنفال ینی 2011 دەرچووە ئێمە نەمانتوانیوە تەنان باحسی لە جیهانە تێبگەێنین کە شتێکی بە ناوی ئەنفالەوە لە بەرەمە شکستێکی وەکوونەتەوە شکستێکی گەورەمان هێناوە ئەنجا وەکوونەتەوە دوو جار شکستمان هێناوە لەوەی کە ئێمە نەمانتوانێت لە ئەنفال تێبگەینەوە ئەوە تا هەر ساڵی جارێک یادێکێکەکەنەوە دووەمیش کۆمەڵە سیاسی هەن کە ئێمە ڕێمان پێداون و ئەو خەڵقا قبولی کردوون کە حکمیان بکەن کە ئەوانە گورزێکی گەوریان لە دۆزی نەتەوەی کورد و لە ئەنفال داوە ئێمە وەکو نەتەوەیە یا خەڵکێک زۆربەیەک من نابەش بەش بە حاڵی خۆم یاڵەوەچێ هەندێک لە ئازادی خۆزانی کورد نا بەڵام ژمارەیەکی زۆر لە خەڵک تەقبولی و سیاسیانیان کردووە کە بازرگانی گەوریان بە خوێنی کورد و بە ئەنفال و بە هەڵەبجەوە کردووە لە کاتێکە دەبوایە هەر کەسێک کە لەگەڵ تەعاملی لەگەڵ دوژمنی کووردا بکردایە ئەم نەتەوەیە ئەنفال ئەوەندە هۆشیاری کردایە کە تووڕی هەڵبایەتە دەرەوە و فەزای سیاسی و قبولی نەکردایە بەلانی گەمەوە جگەلەوەی کە پێویست بوو کۆمەڵز بە ناوی لە ناو قوسێکا سەرکردەی کورد بە دادگایی بکرێن لەبەرەوەی کە ڕۆڵیان هەبووە لە ئەنفالە ئەمە چۆن سەیری ئەنفال بکەین ئێمە ئێستا نەکەوتین سەر ڕێگای قسەیشی لەسەر بکەین تامان لەگەڵ ڕێزم بۆ جوودی کۆمەڵە خەڵک ینی خەڵکەکەی ویسۆدی قسە بکە بەس لە چاو قورسی ڕووداوەکە و تراژیدیەکە ئێمە لەسەر ڕێگای تێگەیشتنیژنی لە ئەنفال تاکو ئەم لە حەزەیە بەڕاستی بەڵکو ئێمە بەس بۆ لەبەر وەکوە هەست بە شەرم بکەین کە ساڵی جارێ ئەو شەرماکەینێنا 360 ڕۆژی بێ شەرمانەش بەلای تراژیدیەکانی خۆمانە گوزەرەکەین تەمان دیارە هەر ئەنفال نییە و تراژیدیای دریشمانەیە ئێمە میلەتێکی زۆر وەسەمان خراپە تەنانەت لە ئاستی نازانمیانمە چۆن ئەم خەڵقاتوانێت بەخۆی بڵێن نەتەوەیەک کە ئاوە تەعامل لەگەڵ برینەکانی خۆی و ئازارەکانی و تراژیدیەکانی خۆیەکات و چۆن تەحملی کۆمەڵە خەڵکێکەکە کە بە بەردەوامی درۆی لەگەڵاکرۆکە بازرگانی بەسەر خوێنی و خەباتی و بەسەر کیانی و بوونیەوە کردووە ئەو بازرگانیەتە ئەمڕۆواکە کە ئێمە منێژێکم لەوانەی کە ئەرگومنتم هەیە و چەند ساڵە هاوارێکم کە کەسی گوێی نەگرتۆی ژۆیەکە ئەنفال تەواو نەبوو جاران دەمانوت من یەکێکم لەوانەی کە لە باڵ چەند دۆستێکی تراکە ئەنفال وەکو ئەگەرێ لە پێشمانوێ بەس من ئارگومنتی تازەمە ژێمە لە ناو ئەنفال ئاژینێنی ئەنفال ئێستا تەواو نەبووە واتە ئێمە ئەو تراژیدیایی کە پیا تێپەڕین لە ڕابردوو نیە بەڵکو ئێستاە ئەمە چەند ساڵیشە ئێمە قسە ناکەین بەڵام ئەدرێ بە گوێی کەڕاوەکوە لە ئەشکەوتێکان قسانە بکەین کە خۆمان گوێمان لە دەنگی خۆمان بێتەوە ئەوەی کە لە مەرکەزی قەرارایە بەردەوام دۆزی کوردی بە قوڕ ڕابردووە دۆزی کوردیان هێناوەتە ئاستێکی هەرە نزم کە ناشێت حتا پێی بڵی دۆز بەڕاستی لە 9 ساڵی ڕابردووە لە دروستکردنەوە دەوڵەتی عێراقە کە کورد بەشداریەکی سەر کورد تەبعا نا بەڵکو سەرکردەکانی ئەوانەی کە لە مەرکەزی قەرانەوانەی کە وا سەیری خۆیانەکەن وەکو خەڵاتی خوا بن هاتن بۆم نەتەوەیە و ئەم خەڵقە هیچی لەسەر نەبێت گەلەوەی کە ملکەتیان بێ ئەوانە دۆزی کوردیان بە قوڕا بردووە کاکە بردیوانەتە سەر شوێنەکە ئێستا لەگەڵ هێزگەلێکە تا مامەڵیان کردو لە عێراقا کە هەڕەشە لە بوونمانەگەن دکتۆر ئەگەر لە ڕابردووە ئەنفال تاوانێکە بەرامبەر گەلەکەمان کراوە چۆن توانیمانە ئەنفال تەوزیف بکەین لە مێژووی خۆمانە و چۆن توانیمانە مێژووی خۆمانی لەسەر بنیادنێ
ئێمە من باوەڕم بۆ نییە نەتەوزیر ماکردن لە مێژوانە لە ئەدەبا کردومانە لە فیلما کردومانە لە سینەماکردن نە لە هونەرا کردومانە خۆی بوال بە دەرەجێک لە هۆشیاری ئینسانی کووردا بیکەین ینی وابێت کە ئینسانی کورد هۆشیار بێتە لەوەی کە بۆ ڕوبەڕووی جێنۆساید دەبێتەوە تەمان لەبەرەوە ڕوبەڕووی نابێتەوە خەڵکی فلان گوندە خەڵکی گەرمیانە خەڵکی کوێستانە خەڵکی فلان شارە لە بەرەوەی کە کووردە واتە لەبەر شوناسی نەتەوەیەتی توش بووە ئەمە ڕوبەڕووی ئەمە بۆتەوە ئەم شوناسە دەبووە ئەم تێگەیشتنەوە بۆ هوشارێکی گەورە کە تۆ شوناست هەم دەوڵەمەندکەی هەم بگەڕێتەوە بە مێژووی خۆتا بە ئەدەبتا بە دنیابین دەبە تەعامل تا لەگەڵ مێژووتە بە تەعامل تا لەگەڵ دەرو دراوسەکانتە هەر ئەمڕۆکە ساڵ قسە لەگەڵ بەڕێز دەکەم وتەبێژێکی وەزارەتی پێشمەرگە نەسیحەتی ڕۆشنبیرەکانەکەڵە کە باز لەم سیراعاکە نەڵە سیراعی کورد و عەرەب ئەی بڵێنی چییە ئەڵە نەڵن دوژمن لەبەرەوەی شەڕیەوە لەگەڵ ڕژێمەکانە تەمەن کاڵەوە نەسیحەتێکە یعنی سوکایەتی استخفاف بە عەقڵی ڕۆشنبیرانەکە و دەستیشی خۆش بێت چکمە بۆ وای ڕۆشنبیران بن کە ڕێنەدەن بە خەڵقانی کەسانی وا بازرگانی بە دۆزینەتەوەی کوکەن وە پێی بڵند بەڵە سیراعەکە سیراعی دوژمنە شەڕە لەگەڵ دوژمنی میلەتێکە کە سەردەستە نەگر ڕژێمی چی ڕژێمەکان دێنەوە ڕۆن ئەو کەسەی کە وەکیلی وەزارەتی ڕۆشنبیری دەویست ئەمڕۆ بە هەمومان بڵێ کە داوەش حزبێکی تێکۆشەرە نازانم چێ تێکۆشەرە هەمومان وەک یەک لە عێراقا کورد بۆ بەمای دروستبوونی کۆمەڵە ئەفسانە لە عێراقەکە کۆمەڵە کە کۆمەڵ هەموو خەڵقی عێراقی کردو بەچی کردوە بە قوربانی لە کاتێکا کەوانیە تۆ کە کێشەی ئەنفالە بینیت نەتەوەیەکەیە لە سیراعا بووە لە 80 ساڵ و 90 ساڵی ڕابردووە و بەرەنجامی ئەو کێشانە کە شتێکی بێتێت دۆزی کوردی بە کۆکراوەی ئەوەی کە من لە بەحسەکانما پێڵم the final solution یعنی دوا چارەسەری خەزەی کورد بە ئەنفال ئەشکێتەوە واتە بەڵێ دوژمنێکت هەیە ئەم دوژمنە میلەتی سەردەستە ئێستا ئەمانە چەندین ساڵە استخفاف بە عەقڵی خەڵکەکەن و خەڵکیش گوێی گرتووە باش ئەگەر قرارە ئەم تاوانە حساب کرا ئایا بە جینۆسایدکردن یان بە جینۆساید ناساننی تاوانی ئەنفال زەمانەتی نەتەوەیمان نەداتێ برای بەڕێز مەسلەی جێنۆساید ناساندن کێشەی مۆزوعەکە مەسلەی من لەگەڵ ئەوەی کە ئێمە چۆن تەعامل لەگەڵ فانێکین مۆزوعێکی ترە یعنی وا ئێمە توانیشمان ئێمە کە توانیمان ئەمە وەکو جێنوسات بیناسیێنین لەسەریەوە ئیدی مۆزوع قسەی ترە توانین بکەین باشە بۆ نمونە لەگەڵ میلەتی سەردەستا دەتوانین تەعاملێکی تر بکەین ئێوە بوون نەک سەدام حوسێن ئێوە بوون کە ئێمەتان ئەنفال کرد و ئێوە ئەگەر ڕێنەدەن ئێمە تەقریری مەسیری خۆمان دیاری بکەن چارەنووسی خۆمان ئێوە شەکمان ترسمانێ لێتان ئێوە جارێکی تر ئەنفالمانەکەن ئەوە لە جێنۆساید ناسی ناتوانانی لەسەر بەقسە بکەین بەسکاکە من پێش ئەوەی کە بە جێنۆساید بناسریانە ناسرێ من کێشەیەکی گەورەم هەیە لەسەرەوەی من نەبوو بە هۆشیاری ئەمە هۆشی نەبوو بە هۆشیارێکی نەتەوەی ئەمە کورد تێنەگەیوە ڕوبەڕووی چی بۆتەوە ساڵ نییە چەندین فیلمی تازەنێت فیلمی تازەنێتە دەرەوە لەسەر هۆڵۆکۆست هەر 2011 سێ-چوار ڕایعی شاکاری سینەما هاتۆ دەدە لەسەر هۆڵۆکۆست کوا فیلمەکانمان لەسەر ئەنفال کوا لە ئەدەبا چۆن ڕنگیاوەتەوە لە هوەری تەشکیلیمانە لە پەیکەرمە لە نەحتاوە لەسەر ئینسانی سادە کە تێبگا بڵێ بۆسە من کوردم ینی بگەڕێتەوە بۆ خۆی بزانێ من کێم بۆ ئەم لێکراوە کاکی گیان ئێمە جارە لەسەر ئەم ئاستە هەرەبیداییە نەمانتوانێەوە قسە لەسەر ئەنفال بکەین ئەو ڕێگانەی ترچیە بۆ دروستکردنی هۆشیاری نەتەوەی لە ئاست ناسینی خۆیان وەشوناس بە تەسەوری من لەسەر چەند ئاستێک دەتوانانی ئیشکەینێ چلوانە ئەوەی کە لەسەر ئاسی جیهانی قسە بکەین و طبعا دوای 20 ساڵە ینی ئێمە تا ئێستا هیچمان نەکرد حەزەکەم زانی ینی لە بیدایەتی بیدایەتکە بەڵام بۆ ئێمە لەباتی ئەم یادانەکە کە بەڵکو هەموو ڕۆژێک ئێمە بی لە ئەنفال بکەین و بزانین ئێمە چ کارە ساتێک بەسەرمان هاتووە و ئەمە ڕەنگ باتەوە ببێ بە هۆشیاریە کە ئێمە دەربێنێت لەم زەلکاوی ئێستا تیاژین لە ماوەی ڕابردوودا بەرنامەی شەندتان پێشکەش کرا و هیوادارین لە داهاتووی نزیکدا هەم بتوانین ساڕێژی زامی نەتەوەییمان بکەین و هەم بتوانین قەرەبووی کە سوکاری ئەنفالەکان بکەینەوە تاکو چی دیکە ئەنفال لەگەڵماندا نەژی تا بەرنامەی ئایندەی شەن شاد و کامەران بن.